لە جاری پێشووە باسم لە خوێندنەکەی ئامادەی ئامەدی ئیسلامی کرد. دوای بڵاوبوونەوەی خەبەرەکەی پرسیارێکی زۆر دەربارەی چۆنێتی ئیمتیحانەکە هاتبوو دیار بوو تێکەڵاویەکی لای زۆر کەس دروست کرده بوو و نەحەقیشیان نییە چونکە سەرەتایە. پاشان یەکەم جارە شێوازێکی وا ئەگیرێتە بەر و لەم دوورەوە چۆنێتی شەرحکردنی وانە پێویستی بە تەفسیلێکی زیاتر هەبوو. ئێستا ئینشاءڵڵا ئەمە ڕوونەکەمەوە. خوێندنەکە جاری پێشوو باسم لە کتێبەکان کرد لە مادەکان کرد و وتیشم کە هەموو تەلەبێک بە ئیمتیحانی تیابدا و مەرجیشە 70% بێنی بۆی دەرچی. 4 هەلی ئیمتیحانت لەبەردەستایە لە مەدای 2 ساڵە. هەر تەلەبەیەک 2 ساڵ بەسەر خوێندنەکە تێپەڕ بوو، 2 ساڵ بەسەر ئیمتیحانی یەکەم تاکە داوتە، مەسەڵەن 4-5 ئیمتیحانت داوە دوایە 2 ساڵی بەسەرا تێپەڕ بوو، ئیمتیحانی پێنجەمت نەدایە بەشدار نەبووی لەوانی ترا، ئەو ئیمتیحانانی پێشوشت ئەسڕێتەوە. ئەبێ لە مەدای 2 ساڵە بە 4 هەلی ئیمتیحان ئەو پۆلە ببڕی. ئاتە بۆ نمونە لە ئاستی یەکەمی ئێستا 4 هەلەکەت بەم شێوەیە. ساڵی ئایندە بۆ نمونە ئێستا بڕیارماندا بوو تا ڕادێ وتمان لە مانگی یەکە ئەبێ ئیمتیحانەکان، بەڵام دیارە لە کوردستانیش کە ئیمتیحاناتی تەلەبە هەیە لەبەرەوە ناکرێ بیخەینە هەر یەک کات. بڕیارمان بوو وتمان لە 2-1 ڕەنگە دەست پێ بکەین، بەڵام لەوانەیە تەئجیل بکرێ، پاشان ئیعلانەکرێ. بۆ نمونە وتمان لە 1/3 ئەبێ، کەوابوو ڕۆژی 1/3 پوختەی پایەکانی باوەڕە بێ، 3/3 ئیمتیحانی شایەتمانە، 5/3 ئیمتیحانی چەمکانێکی بەڕاست بکرێنەوە، 7/3 ئیمتیحانی تەجویدە، 9/3 ئیمتیحانی تەفسیرە، 11/3 ئیمتیحانی فەرموودەیە و هەروەها ڕۆژە تاکەکان مادام بەسەرەتا دەستمان پێکرد، ئەگەر لە 2/3 دەست پێکرا و کاتە بێ بە 2 4 6 8 ئاوا ئەم ئیمتیحانانە ئەدەی. ئەمە هەلی یەکەمە لە بەردەمتە. 15 مادەت هەیە، کتێبەکانێکی شتەیە کۆمپیوتەرە، ئیمتیحانەکانت لێدا لە 12 دەرچووی 4 ماوە، لە 9 دەرچووی 7 ماوە. ئەو 7 ئەمێنێتەوە تۆ بە مانگی 7 لە 2/7 بۆ نمونە ئیمتیحانی خولی دووهەمە، لە خولی دووهەما تۆ ئیمتیحانت ئەم 7 ئیمتیحانە ئەدەیتەوە، دیسان لە سیانیانە دەرنەچووی، ئەمێنێتەوە بۆ مانگی 1/2018 ئەو کاتە خولی سێهەمە دەبێت. خولی 4میش ئەگەر دەرنەچووی لە خولی 4میشت لە بەردەستایە لە مانگی 7/2018 کەوابوو تۆ لە مەدای ساڵی 2017 و 2018 4 هەلی باشت بۆ ڕەخساوە بۆی لە ئیمتیحانەکانە دەرچی. قەنەعەتی شم وایە کە دەرەچن، چونکە ئەو قوتابیانەی کە ئێستا ئیمتیحانیاندا ڕەنگە نزیکی 150 کەسێکە بن، ماشەڵڵا هەیانە معدەلی 89 بۆ 90 لە هەموو مادەکانە کە دەرچوو. یان هەیە مەسەڵەن هەموو لە 80 بەرەوژور زۆرە، لە 70 بەرەوژور عادەتەن هەروایە، ئەوانەی دەرنەچوون زۆر کەمن. ئەچیتە ئیمتیحانەکەەوە تەبعا ناوت نووسیوە پێشتر، کۆدە دووەرگرتووەوە جاری پێشوو ڕوونم کردەوە، ئەچیتە شوێنی سایتی ئامادەی ئامەدی ئیسلامی یا زانکۆی دراساتی ئیسلامی زادی، یا پەیوەندیەکەی وە کاکزانە هەمەوەندیەوە، یان بە پەیوەندی ئەگەر من مەجالم بوو لەگەڵ منە پەیوەندیەکە بۆتە ئاسان بکەم، یا پەیوەندی پێوە ببەستمەوە لەگەڵ شوێنێکی تریانە برایەکی تر کە سەرپەرشتیەکە. ئەو کاتە کۆدەکەت وەرگرتووە، ڕۆژی ئیمتیحانەکە معلومە، کتێبەکەت داگرتووە یان دەست کەوتووە بە چاپکراوی، وتم 9 کتێبیان لە کوردستان چاپکراون یان کۆپی کراوەتەوە، ئەمانەی تەبعاً پرینتیان بڵێن چاپکردنیان تەواو بۆ ئێستا نوسخەیان نەماوە، ئەشێ کۆپی بکرێنەوە، هەوڵیشە دەین کە ئینشاءڵڵا چاپ بکرێنەوە. کتێبەکەت دەستکەوتووە، سەعیدیا کردووە، چاوەڕێ ڕۆژی ئیمتیحانی، ڕۆژی ئیمتیحان دیاریەکرێ، ئەشێ بەم ڕێگایانە بێت. یەکەمیان دیاریەکرێ لە سەعات 7 ئێوارە بە کاتی پایتەخت، بە کاتی هەولێری پایتەخت لە کوردستان، ڕۆژی 2/3/2017 ئیمتیحانی پوختەی پایەکانی باوەڕ. کەوابوو تۆ ئەزانی 2/3/2017 سەعات 7 بە کاتی پایتەخت ئیمتیحانی پوختەی پایەکانی باوەڕ. ئەمە یەکێکە لە شێوازەکان کە ئەگەر کرا هەموو بەشدارە بن و کۆدە دووەرگرتووە چیتە مۆقعەکەەوە ئیمتیحانەکەتی. شێوازی دووهەمەوەیە ئەگەر تۆ ئینتەرنێتت بەکار نایهێنا، بەڵام کتێبەکەت لەلایە ئیمتیحانت داوە، ئەشێ بە ڕێگای سکایپ ئیمتیحان بدەین.
وەکو زۆر لەو جامعانەکە ئێستایی کرد تۆ لە ماڵی خۆت دانیشتووی سکایپەکەیتەوە لەگەڵمانە پرسیارەکانت بۆ نێرین وەڵامە دەیتەوە هەر ئەو کاتە وەڵامەکانە خوێنیتەوە بۆ ئێمە دەرەجەکەت پێڵێن چەندە دووەرگرتو شێوازی سێهەممان هەیە شێوازی سێهەم بۆ ئەو کەسانی کە سکایپش بەکارنایەنن ئینتەرنێت عادەتەن بەکارنایەنن ئەڵێن باش لە گوندێکە لە شوێنێکایە مامۆستایەکی جێمتمانە مەلابەیە کەسایەتیەکی ئیسلامی مەبەستم کەسایەتیەکی ئیسلامی جێمتمانە لە لای ئێمە و خۆت ڕازی بێ بۆی ئێمە پرسیارەکانی بۆ بنێرین ئێوە دوو کە سێ کەس ئەچنە لای یان لە مزگەوتە بن یان لە ماڵی ئەو یا ئەو دێتە ماڵی یەکێکتان پرسیارەکانتان بۆ نێرین و ئەو ئیمتیحانەکەتانەکە بەڵام ئێمە پرسیارەکانی ئەو کاتە بۆ ئەنێرین ئەو تەنها ئیشی مراقبەکردنە وەڵامەکان وەرەگرێتەوە بۆ ئێمە نێرێتەوە دوای ئێمە نەتیجەکەت پێ ئەدەین و ئەگەر خۆشتان ئەو برا بەڕێزانش تەبعاً هەیانە ماشەڵڵا مستەوایەکی بەرزە و ئیمتیحانەکانی تەواو کردووە ئەشێ ئەو مراقیبەکە بێ بۆ نمونە برایەک هەموو مادەکانی ئیمتیحان کردو تیانە دەرچووە ئەم برا بەڕێزە لە شوێنێکە با بڵێن لە شارە زورە بەڵام ئەتوانێت لەسەر ئینتەرنێتەکە بە سکایپ بێ یان بە فەیسبوک ئیمتیحانەکەت بکە وەلو تۆ لە هەولێری وەلو لە باڵەکایەتی یا لە کەرار و کفری چەند کەسێک ئەدرێتە دەست ئەو ئیمتیحانەکەیانەکە و نەتیجەکە بۆ ئێمە دێتەوە لە هەموو حاڵەتێکە ئێمە پرسیارەکان ئەو کاتە ئەنێرین و نیو سەعاتەکە لەسەرتان حسابە دوای وەڵامەکانش دێتەوە بۆ لای ئێمە دەرەجەکان ئێمە دیاریەکەینەوە ئینشاءڵڵا بەم شێوازانە ئاسان کراون زۆر ئاسان کراون خەمی ئەوەت نەبێت کە بڵێ دەرناچم ڕاستە لە یەکەم جارە ئرتیباکێکت تووشە بێ و پشێویەکت بلا دروستە بێ بەڵام خەمی ئەوەت نەبێ حسابمان بۆ کردو کە ئەم کاتە بەسە بۆ وەڵامدانەوە بۆ کەسێک کە کتێبەکەی خوێندبێت بەڵام مەرجە تۆ کتێبەکەت هەموو خوێندبێتەوە چونکە جاری وایە پرسیارەکان زۆر وردەکارانە دێنەوە بۆ نمونە پرسیارێک نووسراوە بۆ نموناڵم تەبعاً تاکید نیم کەشتیوە هەبێ نووسراوە کردەوەکانی ئینسان لە ڕۆژی قیامەتە بە تەرازووی ڕاستەقینە ئەکێشرێ وایە بەڵێ نەخێر تۆ ئەمە ئیشارەتێک لە بەڵێیان لە نەخێرەکەتی ئەمە پرسیارێکی وردەکارانەیە ئەگەر تۆ کتێبەکەت هەموو نەخوێندوێت یا ئەو باست بە باشی نەخوێندوێتەوە ئەوە تەبعاً نازانی ئەو کات لەبەرەوە بێ ئاگادار بین کە چۆن ئیمتیحانەکە ئەدەین بەڵام مهم ئەوەی تۆ کتێبەکانت خوێندوێتەوە و ئومێدەواریشم بە حەول و قووەتی خوای پەروەردگار وا تەسەورەکەم کە ساڵی 2017 احتیمال زۆرە کە 1000 کەس بەشدار بێت لە ئیمتیحانەکە خوای گەورە یارمەتی دەری ئێمەش و ئێوەش بێ هەرچی شتێک بۆ ڕوونکردنەوەی ترە دەین خوای گەورە هەموو لایەکمان سەرکەوتووکە أقول قولي هذا واستغفر الله لي ولكم وجزاكم الله خيرا والسلام عليكم ورحمة الله وبركاته